شەقامی سەرەکی دەواازەی هەڵەبجەیە نزیکەی 8 مانگە فراوانکردنی شەقامەکە بۆ دوو ئاڕاستە تەواو نەکراوە کە درێژی شەقامەکە زیاتر لە 200 مەترە. تەواوە بێ ئەم جادەیە دێت ئەمە 8 مانگە 200 مەتر جادەیە ئەمە 8 مانگە چاک نەکرا. هەڵبەت حکوومەتێکی ترە گۆڕێ ئەنجا چاکیەکەن ئەسووری وایە ئەوە ئەیخەنە زووسان لەبەرەوە خەڵک عەزیەت بخوا قایمەن هەموو پرۆژەیە ئەخەنە زووسان لەبەرەوە خەڵک ناڕەحەت ببێ خەڵکی فەقیر و حەژار ناڕەحەت بێ فەرمووی ئەو جادە پان بوو یا تەرسی بۆتەوە ئەمە لای خۆیەوە پانیان کرد و ئیسراحەت و ئەمانێ هیچ کورد هەموو شتێزانێ قانون ناتوانێت قانون بۆ بڕێ. ئەمە نمونێکی زۆر ناشرینە بۆ شارەکە بە تایبەتی پارێزگاری هەڵەبجە ئەو خۆی لێرۆ دیارە هاتوچۆ ناکا بۆی ئەگەر نەهاتوچۆی بکردایە حاڵی ئەو خەڵکی ئەزانی چونکە خۆشی لە شارەکانیە بە حاڵی خەڵکەکە نازانێ. ئەمە یەکێ لە کێشەکانی هەڵەبجەیە کە ئەوەی کە ئیداری شارەکە بەڕێوە بات لە ماڵی لە شارەکانیە لەگەڵ کێشە مەعانەتی شارەکانیە. شارەوانی هەڵەبجە دەڵێت پرۆژەکە لەلایەن شارەوانیەوە کۆتایی پێهاتووە و دەبێت بەڕێوەبەرایەتی کارەبا ئاستوونەکانی کارەبا بگوازنەوە. ئەویش تا ئێستا ئاستوونەکان لە ناوەڕاستی شەقامەکەدان و دەست بە گواستنەوەیان نەکراوە. ئەو پرۆژێ لایەن ئێمە وەک سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە بەرگەکانمان تەواو کردووە تەنها بەرگەی قیرکردنی ماوە چاوەڕێن لە بەڕێزان بەڕێوەبەراتی دابشکردنی کارەبای هەڵەبجە ستوونەکانمان بۆ لابن کە هەر کات ستوونەکانیان لابرد ئێمە شەو کاتە دەستەکەین بە قیرتاوکردنی ئەو ئیشەکە ئێستا تەنها بەرگەی قیری ماوە. بڕی تێچووی فراوانکردنی شەقامەکە 384 ملیۆن دینارە بەڵام حکوومەت تەنیا 105 ملیۆن دینار ڕەزامەندی داوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە بەهۆیەوە نەتوانراوە سەرجەم بڕگەکانی پرۆژەکە کاری لەسەر بکرێت. بەڵام هێشتا دیار نییە کەی بە تەواوی پرۆژەکە کۆتایی پێدێت کە تەنیا زیاتر لە 200 مەترە. هاوڵاتیانیش ڕەشبین و دەڵێن هاوشێوەی پرۆژەکانی دیکەی هەڵەبجە ئەم پرۆژەیەش تا کاتێکی نادیار بەو شێوەیە دەمێنێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.